دوو منداڵم لێرەنە لە قوتابخانەی ئیشق ئەوە ماوەی 8 ساڵ دەبی ئەمە لەگەر قوتابخانە بەردەوامین و ئیشاڵڵا مستەقبەلیش لە داهاتوش هەر بەردەوام دەبین. قوتابخانەی ئیشق یەک لەو قوتابخانەیە کە ئێمە وەکو دایک و باوک بڕوا و متمانەی تاوامان هەیە کە منداڵەکانی خۆمانمان کە لێرکانە دانایە هەم لە لایەنی پەروەردە و لایەنی فێرکردن برە و بە توانای منداڵدان برە و بە ئەو مەهارەیە کە لە ناو منداڵەکەمان هەیە هەندێک لایەنی شاراوە ئەو قوتابخانەیە توانیتی ئەو لایەنە شاراوانەی منداڵەکانمان ئەو مەهاراتانەیان بدۆزێتەوە و گریجیان پێ بدا و پەرەیان پێ بداتن. قوتابخانەی ئیشق کە لە ساڵانی پێشوو بە شێوەیەکی سیستەمی پەروەردە و فێرکردن زۆر بەڕێک و پێچی کارەکانی خۆی ئەنجامدا، بەڵام لەو ساڵی کە ئێستا تێداین لە مەسەلەی هەبوونی بابەتی ڤایرۆسی کۆڕۆنا و داخرانی قوتابخانەکان بە شێوەی ڕوبەڕوو، بەڵام لە شێوە ئەلکترۆنیەکەی و لە شێوە ئۆنلاینەکەی قوتابخانەکەمە قوتابخانەی ئیشق توانیتی کە خۆی زۆر لەو بوارە بەرەو پێش بێخی بە تایبەتی لە دانانی سیستەمی کە ئەو سیستەمەی پێی دەڵێن سیستەمی ئەلکترۆنی لە ماوەیەکی زۆر کورت و کەم توانیان ئەو سیستەمە بەگەر بێخن و مامۆستایەکانیش دەستخۆشیان لێ دەکەین بەڕێوەبەر و دەستەی کارگێڕی کە بە دوواداچوونی ڕۆژانەیان لەگەر قوتابیەکانمان بە پێی ئەو جەدولەی کە هەفتانە دانرایە لەسەری ڕۆیشتونە و متابعی منداڵەکان دەکەن لە هەموو کاتێکی سەرڕای ئەوەی کە لە ناو دەرس پاشانیش بە شەو و ڕۆژ هەر لە گروپ لە ڕێی ئۆنلاینەوە لەگەر منداڵەکانمان خەریک بوونە چ بە ناردنی واجیباتەکان چ بە چێکردنەوەی ئایا منداڵەکان واجبەکانی خۆیان کردیانە و پاشانەکەش بە نسبەت دایک و بابەکان هەر کاتێک شتێکمان هەبووبی بە تەلەفۆن جوابیان داینەوە توانیشتمان ئەگەر لە بەڕێوەبەرایەتی قوتابخانە شتێکمان هەبووبی هاتینە ئێرکانە لە ڕوونکردنەوەی تەواویان لە بۆ داینە.